بێنەرانی زێدە عەزیزی دووجاربیر بکەرەوە سڵاوتان لێبێت. لە ئێستادا پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان بۆ دیاریکردنی بودجەی حزبەکان لەلایەن پەرلەمانەوە بوونی هەیە و دانراوە بۆ ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. دەپرسین ئایا پێویستە لەلایەن پەرلەمان و پاشان حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری و تەرخان بکرێت؟ ئایا ڕەوایە لە بەشە بودجەی هاوڵاتیانی هەرێم یارمەتی دارایی بۆ حزبەکان ببڕێتەوە؟ لە هیچ جێگەیەکی دنیادا حزب پارە لە حکوومەت وەردەگرێت؟ گەر حزبێک خۆی نەتوانێت خۆی ببات بەڕێوە، ئایا نەبوونی هیچ جیاوازیەک دروست دەکات؟ لە ڕابردوودا چەندین ملیار دیناری ئەم میلەتە لەلایەن حزبەکانەوە براوە و پاشان خوراوە. دوایی دروستبوونی ئۆپۆزیسیۆنیش ئەو حزبانە بە دوکانی سیاسی ناودەبران، بەڵام ئێستا ئەوانەی جاران ئۆپۆزیسیۆن بوون و ئێستا لە دەسەڵاتن داوا دەکەن بە یاسا پارە بە حزبەکان بدرێت. پرسیارەکەش ئەوەیە کێشەکە نەبوونی یاسایە یاخود بردننی خوتی خەڵکو و شەرعیەتدانە بەو بردنە. بەڵێ بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی دووجاربیر بکەرەوە بە میوانداری ئەم بەڕێزانە. لە دەستە ڕاستم کاگاسۆس عەلی ئەندامی ئەنجومەنی کارگێڕی حەزبی زەحمەتکێشانی کوردستان بەخێراتن دەکەم، هەروەها کاکاوار شێخ ڕەووف هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان بەخێراتنی جەنابیشتانەکەم، لا دەستە چەبیشم دکتۆر ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانکۆ حزوریە بەخێراتنی جەنابیشتەکەم سەرسەر و سەرچاوماناتن جێ خۆیەتی کە ئێستا ڕاستەوخۆ لێرەین و لە دوای بەربانگە ئەو میوانە ئەزیزانە ئەرکیان کێشاوە و لە کاتی خۆیان گرتووە لێرە لە بەرنامەکە بەشداریەکەن بە دەنگدانیان و بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و باشترەکەن. بەخێر بێن سەرسەر و سەرچاومان، ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات. پرسیاری ئەمەڵقەیی دووجاربیر بکەرەوە ئایا پێویستە لەلایەن پەرلەمان و حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری و دابین یاخود تەرخان بکرێت؟ ئەم پرسیارە لەوێەوە ڕێچکەی گرتووە وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا، یعنی زۆر جار دەوترێت تەنها لە شەرق الئەوسەتە یاخود لە کوردستانە بودجە بە حزبەکانە درێ. ئایا ئیشی پەرلەمانە، کاری پەرلەمانە کە شەرعیەت بدات بەوەی کە پارە بە حزبەکان بات؟ بەڵێ ژمارە یەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون. تەنها سی چرکەتان هەیە؟ ئەو ژمارەی دەتەوێت تەنها یەک جار دەستی پیا بنەی کافیە، پێویست ناکات چەند جارێک دووبارێکیتەوە چونکە دەنگەکەی خۆ دیڵغاکەیتەوە. ئایا پێویستە لەلایەن پارلەمان و حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری و تەرخان بکرێت؟ بەڵێ کاتی دەنگدانمان بەرەو کۆتایی دەچێت و کۆتایی هات. دەبێ بە بینەرانی ئەزیز بڵێم کە ئێوەش لە ماڵەکانی خۆتانەوە ئەتوانن بەشداری بکەن لەو ڕاپرسیەی بەرنامەی دووجاربیر بکەرەوە. لینکی ڕاپرسیەکە لەسەر وێبسایتی nrttv.com بوونی هەیە و هەروەها لینکی ڕاپرسیەکە لەسەر پەیجی NRT و یادگار فایق هەروەها پەیجی دووجاربیر بکەرەوە بوونی هەیە. ئەتوانن ئێوەش لە ماڵەکانی خۆتانەوە بەشداری لەو دەنگانە بکەن و دەنگتان بگات. کاکاوار، بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. هەمان پرسیار، پێت وایە ئەرکی پەرلەمانە، کاری پەرلەمانە کە بە یاسا بودجە بۆ حزبەکان دیاری بکات و پاشان جێتی تەنفیزیش بۆیان تەرخان بکات و پێیان بات؟ بەڵێ پێم وایە دەبێت لە هەرێمی کوردستان بە پێی یاسایەک حیزبەکانی هەرێمی کوردستان بەهرەمەند بن لە وەرگرتنی یارمەتیەکی ینی کۆمەکێکی دارایی ماگانە لەلایەن حکوومەتەوە بە لە بەرچاوگرتنی پرەنسیپی سیاسی و داراییەکان و بە لە بەرچاوگرتنی عەدالەتی سیاسی. کەواتە شتێکی یاساییە. بەڵێ بەو منطقەی کە لە 125 دەوڵەت لەسەر ئاستی جیهان کۆمەکی دارایی ڕاستەوخۆ ئەبەخشێت لە ئەوروپا، لەکوێ ئەم نمونانە هەیە؟ لە ئەوروپا، لە ئەفریقا، ینی لە کۆی 180 گشتی قسە نەکەین. بەڵێ لە کۆی 180 دەوڵەت لە چ شوێن چ وڵاتێک هەیە؟ ئەمێ بە تەحدید جوابیەوە دەمەوە لە کۆی 180 دەوڵەتی دنیا 125 دەوڵەت بە پێی هەندێک ئامار و داتا کە بەرچاوی من کەوتووە 125 دەوڵەت کۆمەکی دارایی ئەبەخشێتە پارتە سیاسیەکان کە لە 191 وڵاتە ئەوروپیەکانی لە سەروی لە 190 وڵاتە ئەوروپیەکان کۆمەک ئەبەخشنە پارتە سیاسیەکانیان لە بابەتی سوید، لە بابەتی پێوەرانە چین. کۆمەڵێک پێوەەر هەیە
یەکێک لەو پێوەرانە پێوەری ژمارەی ئەو کورسیارنەیە کە هەر هێزێکی سیاسی لە انتخاباتە بەدەستێنێ پێوەریچکە ژمارەی ئەو دەنگانەیە کە هەر هێزێکی سیاسی لە انتخاباتە بەدەستی ئێنێ پێوەرێکی کە بەخشینی کۆمەکێکی دارایی چۆنەڵی دیاریکراوە بە هەر پارتێکی سیاسی یەکسانە دارایی شتێکی ڕەمزیە یاخود بڕێکی بەرچاوە لانی کەم ڕابردووە 185 میلیارد دینار بۆ ئیشە تەرخانکراوە ئێستا باس لەواکری هەر کورسیەک 100 میلیۆنی پێ بدرێ یعنی ئەمە شتێکی ڕەمزی نییە لانی کەم ئەبێت ئەو کۆمەکە داراییە تەختیەی نەفقاتی ئیداری ئەو حیزبانە بکە بۆ ئەوەی بتوانن بەردەوامی بەخشن بە ژیانی سیاسی خۆیان بە چالاکی لێرە بەڕای تۆ بێ بەپێچ بێوەرە لێرە ڕەنگە لە دوایە بینە سەر ئەو باسە بە تایبەتر تەنها لە سەرەتای ئەبێ ئەو نەبڵم کە لە هەرێمی کوردستان تا چەند ساڵێک لەمە و پێشیش شتێک نەبووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ینی ناوی پارەی گشتی بوو بێت لێرە پارەی گشتی پارەیەک بووە حیزب بەهی خۆی زانیوە بە حیزب دەسەڵاتدارەکان بەهی خۆیان زانیوە و ئەوان تەمویلی حکومەتیان کردووە کە ئەمە خۆی ئەبێ لە ئەسڵدا پێچەوانە بێ بە دەربڕینێش کە ئەتوانین بڵین کە لە ماوەی ڕابردوو پارەی گشتی لە هەرێمی کوردستان دەرگیری تاڵانکردنێکی زۆر خراپ بۆتۆ لایەن حیزب و هێزە سیاسی دەسەڵاتدارەکان و لە هەرێمی کوردستان تا ئێستاش ئەم حاڵەتە بەردەوامە لە ئێستا داوای من ئاگادار بم کە قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان قەیرانی نەمانی پارە هەیە لە بانکەکانی هەرێمی کوردستان ئێستا تەمویلی حیزبەکان یاخود با بڵێن منحەی حیزبەکان وەستاوە 4 ساڵی داهاتوو قەبارەی ئەو کۆمەکەی ینی لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان قەبارەی ئەو کۆمەکەی کە حکومەت دەیبەخشی بە هێزە سیاسیەکان هەرچەند نەعادیلانە بوو بەڵام نەوعێک لە تەنزیمی وەرگردووە بڕەکەی کەم کرایەوە و ئێستا ئەوەی کە من بیستمە بە نیوە ئەیاندرێتێ یاخود هەر نایاندرێتێ ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستانیش لە ئێستادا و پارتە سیاسەکان لە ئێستادا چاوەڕوانی ئەوەن کە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرچێنێ کە مراعاتی هەموو ئەو پرەنسیپە ئیجابیانە بکە کە لە دنیای زۆر سپاس کاگاسۆس تۆ پۆستەکەت ینی یەکسانە بە ئەندامی هەرچەند ئێوە ناوێکی ترتان لێناوە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەت کێشان لێرە حزۆرت هەیە ئێوە کورسیتان لە پەرلەمان هەیە؟ بەڵێ بەنای لیستی ئاراستی سێم کورسێکمان لە پەرلەمانی کوردستانێ لە خولی ئێستادا لە ڕابردوو تا چەندتان وەرەگرت؟ لە ڕابردووە من 280 ملیۆن وەرگرتووە حیزبی زەحمەت کێشانی کوردستان. پێت وایە ئەو بڕە پارەیە کەم یان زۆر بووە بۆیەوە؟ من بەر لەوە ئەگەر جوابی ئەو پرسیارە بەمەوە بە دەقیقی منەمێ ئاماژە بۆ بکەم لەو پرسیارەوە کە لە کاکاوارت کرد لە وڵاتی ئێمە لە هیچ شتێک لەوە باشتر نییە تۆ بە یاسای بودجێ ئەحزابەکان ڕێک بخەیت. ئەگەر معلوماتە بێ لە ڕاستیدا لە دوای 92 لە یەکەم خولی پەرلەمانی کوردستان یاسای پارتە سیاسەکان دەرچووە هاوکاری مادی لایەنە سیاسەکان و پارتە سیاسەکان لەسەر ئەساسی کۆمەڵێک بنەمای دیاریکراو بووە بۆ نمونە ئەو حیزب سیاسیانی کە لە ڕابردوو خەبات و تێکۆشانی ڕابردویان هەبوو لە شاخ بەشدار بوون و پێشمەرگیان هەبوو کەس ڕۆژە لە ڕۆژان لەم حیزب سیاسیانی نەپرسیوە ئێوە دێن لە پێنای ئەوە دێن کە کوردستان ئازاد کرا دوایەوە داوای بودجاکەن لە وڵاتەکەی خۆتان نەخێر ئەمە کۆمەڵێک قەنەعات و کۆمەڵێک مەبادی دیاریکراو بۆ کە حیزب سیاسیەکان لە ڕابردوودا لە ئێستاشە بە هەمان شێوە لە ئێستا هەموو حیزب سیاسیەکانی کوردستان بە گەورە بە بچووکیانەوە لە چوارچێوەی بیرروباوەڕێکی دیاریکراو خەبات و تێکۆشانی خۆیانەکەن و نەخشی سیاسی خۆیان لەسەر ساحی سیاسی کوردستانە نەخشێنن هیچ پەیوەندی بەوە نیە ئەو حیزب سیاسیە ئەگەر بودجەی مایە نەیما چەندێک ئیدام بە پرۆژە سیاسیەکەی خۆیدا ئێمە لە سیوەیەکی دوانزەوە ئێمە لە سیوەیەکی دوانزەوە بودجەمان نەماوە تا ئێستاش بەردەوامی و ئەمێنین بە تاکید دوای ئەوە لە ڕاستیدا منەمێ ئاماژە بۆ بکەم حیزبی زەحمەت کێشانی کوردستان لە یەکەم فلسیەوە تا ئەمڕۆ کە بۆکو ئاماژەم پێکرد لە سیوەیەکی 12 ساڵی ڕابردووە تا ئەم دەقەیە کە حەوت مانگەکە هیچ بودجێ وەرنەگیراوە نەکرد ئێمە لایەنە سیاسیەکانی دیکەش ئێمە لە ڕاستیدا بە یاسا بودجەی ئەو منحەیەمان وەرگرتووە بودجەی لە ڕابردوودا وەرتان گرتووە و کاگاوەر ئاماژەی پێداوتی حزبەکان ینی چۆن بڵێ خۆیان دیاریان کردووە سکرتێری حزبێک دوایی دێمە سەر قسەکانی بە تەلەفۆن بە منی و دوتی بەپێی میزاجی شخصی دەهێنراوە پێت وانییە ئەوەی ئێوە وەرتان گرتووە لەگەڵ حزبەکانی تریشە قوتی ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان بۆ نابوەریگرن ئەمە
لە هەموو دنیا وەکوی کاکاوانی پێشتر ئاماژەی بە یاسا ڕێک نەخراوە بەڵێ بە یاسا ڕێکخراوە منەڵم بە یاسا ڕێکخراوە لە ئەوەشی کە پێتان دراوە بە یاسا بەڵێ بەتاکید لەسەر ئەساسی والله بڵم بە یاساش ڕێکخراوە بەڵام سو ئیسفادە یعنی مادەیەکی یاسایی هەیە. چەند کورسیتان لە پەرلەمان لە 4 ساڵی ڕابردوو؟ 25 کورسی. چەندتان وەرەگرت؟ نزیکی 600 ملیۆن دیلار. ئێوە چەند کورسیتانە بوو کاگاسۆس؟ یەک کورسی. چەندتان وەرەگرت؟ 280. یعنی یەک لە سەرسەی بودجێ گۆڕانتان وەرگرتووە بە یەک کورسی و ئان 24 من ئەو مادە یاسایە بخوێنمەوە مادەکە ژمارە 14 لە یاسای ژمارە حەڤەی ساڵی 1993 بزە بدەڵێ حیزبەکان منحەیەکی ساڵانیان لە بودجێ هەرێمی کوردستان بۆ دیاری دەکرێت و بەپێی ئەو پێوەرانی پەرلەمانی کوردستان دیاری دەکات. طبعاً پێوەرەکان دیاری نەکراوە و بزەبت دەرگیری مەزاجێت دواتە بە مەزاجێت یاسا لە میزاجێت و ئەوەی ڕابردوو ئەوەی معلوماتی منە ئەوەی ڕابردوو لەسەر ئەساسی ئەو پشکە بوو کە هەر لایەنێکی سیاسی لە کوردستان لە بەرەی کوردستانی هەیبوو. بەرمەبنای ئەمە یاسایەک دیاری کرا لە پەرلەمانی کوردستان بۆ هاوکاریکردنی مادی لایەنە سیاسیەکان. ئێمە وەکو زەحمەکێشان لە 3 بووین لە 3 بوو ئەو بودجەی کە دیاری کراوە بۆ هاوکاریکردنی لایەنە سیاسیەکان دراوە بە زەحمەکێشان بەیەوە دراوە بە بەراورد بە لایەنەکانی تر عەدالەتی تیا بووە زۆر بە کورتی. ئێمە بە بەراورد بە خەبات و تێکۆشان و قوربانیدانی حیزبی زەحمەکێشانی کوردستان ئەو حیزبانەی کە وەکو ئێمەمانان بەتاکید ئێمە بەکەمتر یەزانی بەڵام ئێمە شەڕی ئەومان نەبووە. نەنا ئێمە شەڕی ئەومان نەبوو ئەم ڕێژەیە کەمەیە زۆرە. ئێمە بۆ خۆمان قەناعەتمانەوە بووە زۆر جار لە کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندی حیزبی زەحمەکێشان ئەم مناقەشەیە کراوە. ئەگەر ڕۆژێک پێمان وابوو زەحمەکێشان ناتوانێت ڕۆڵی ئەکتیڤی خۆی لە ناو ساحەی سیاسی کوردستان بجێڕێ ئەو بەشەی کە وەریش یەکرێ ئێمە خۆمان ڕەکێک ئەکتیڤ بوون. ئێمە لە ڕابردوودا بە پێی حەجمی خۆمان بەڵێ بەتاکید ئەکتیڤ بووین. سپاس. دکتۆر حزبی زەحمەتکێشان و حزبەکانی تر کە زۆر جار لە تۆشت و ڕابن کە بە حزبی بچووک ناویانەبی پێت وایە ئاکتیڤ بوون و جێدەستیان دیارە؟ بەڵێ زۆر سپاس بەخێرات دوای دیمەسەرەکەی. بەڵێ من حەزەکەم قسەکە بۆ ئاراستەیە بێ کە من قسەی من تەنها لەگەڵ حیزبێکی دیاریکراوە نییە و وا بزانم هەڵبژاردنەکانی پێشوو دوو هەڵبژاردننی پێشوو بە تەواوی ئەوەی سلمان و هەڵوێستی داواکاری گشتیشەوەی سلمان کە ئەوان ئەو شتانی کە ئێمە لێرە چەند جارێک لە لێرە و لە چەند شوێنێکی تر باسمان کردووە مەسەلەکە لی کۆمەڵێک شتی حەقیقیە کە لەناو کۆمەلگا هەیە. ئێمە لێرا بێ بدان بۆ حەقیقەتەیە بنین کە ئەگەر ئێستا من و تۆ و یەک نەفەریتە لێرە کۆبینەوە ئاکتیڤی خۆمانەر هەبێت سێ کەس لەو بەڕێزانە بێنە ڕۆڵی خۆیان هەرەبێت دوانیان بێنە بەتاکی جاریوای سان بەتای تەنهاش ڕۆڵی هەیە چ جای ئەوەی چەندین کەس کۆبوو بنەوە کە ڕەنگە لە هەندێکیان بگاتە 5000 کەس لە حیزبێکە ئەخە چۆن نابێت چاوەڕێی ئاکتیڤیان لێ بکە ینی ئاکتیڤ بوونیان شتێکی تەبیعیە. جاری وایە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی 7 کەسن ئاکتیڤێکی زۆر گەورەیان هەیە. ڕێکخراوەیە لەم سلێمانی 8 کارمەندیەیە بەقەدەر ئەتوانم بڵێم 4-5 حیزب لەم بەڕێزانە ینی ئیشەکە خۆکەواتە ماناکە ئەوە نی هەر کەسێک ینی ماناکەوە نی هەر کەسێک ئاکتیڤی هەبوو ئیترکەواتە پارەی بینی و حیزب و فەرمو لە خزمەتیابین. ئەمە جۆرێکە لەوە من حەزەکەم دووشت هەیە لێرە بە هەندۆریگرین. یەکەم ئەبێت جیاوازی بکەین لە بنێوان ئەوەی کە ئێمە پارەیانەینیان بە خێویانەکەی کە ئێمە بودجێیانەینیان موچیان بۆ بڕینەوە. ئێمە بەسم ئێمەی میلەت چۆ پارەکە لە میلەتەوە ڕۆ میلەت هانیان ئەدا ئیش بکەن یان ئیشیان بۆ دۆزیێتەوە. سەر یەکەم خاڵ ئەمانە ینی هەر سیەکی تقریبان بەخێوکراون بە بڕای ینی من پێم وایە تا ئێستا من وەکوتم قسەکەم لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکان هەموو حیزبە سیاسیەکان بەخێوەگرن لایەن خەڵکەوە پارەی خەڵکە ڕۆ بۆم حیزبە سیاسیانەوانیژی خستوونەتە ئیشەوەیانە بە کۆمەڵی موچە و ئیتریکیان زۆر وەرەگریکیان کەم وەرەگریکیان وەسەتە مهم ئەوەیە بودجەکە بەم شێوەیە ڕاوە. من قسەشم زۆرە دوایی بە ژمارە لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەوتری ئەوروپا و ئەمریکا و ئەوانە پارە ئەدەن و وانە من کاگاوارەڵێ لە کۆی 100 و ئەوەندە وڵاتە 125 وڵات بودجایە من وڵات بودجایە من بە جەناب بڵێ من خۆم توێژینەوەکەی خۆمە لە ماوەی شەڵا بڵاوێتەوە 176 وڵات 106 وڵات تەمیلی حیزبیتیایە لە 176 وڵات 106 وڵات کاکاتە لە کۆی لە 160 وڵاتانی جیهان ئەوەی کە دراسەیەکی تاکراوە بەم شێوازە بەم شێوازە لە 156 ئەفریقا لە 150 وڵاتانی ئەمریکا لە 140 ئوسترالیا لە 190 ئەوروپا و لە 138 ڕۆژهڵاتی ناوەڕاست. سەیریکە من حەزەکەم لێرە تەنها پێت بڵم کە سەرچاوی دارایی ئەو حیزبانە لەوێ چییە و لای ئێمە چییە لەوێ ئەڵێ حیزب ئەگەر ڕێکخراوی هەبوو پارەی هەیە ڕێکخراوی خۆی هەبوو پارە لە ئەندامەکانی بڕێ کاگا چێتە ناو پۆستە حکومیەکانەوە و ئەندامەتی ئەندامە پەرلەمانەکانیان پارەیان لێ بڕێ و دامەزراوەیەکی حزبی هەبێ کە بتوانێت دەخلی هەبێ تەدریبەکە بە خەڵک ڕایەنانەکە پارە کۆکاتەوە ئەوە توانێت پارەی هەبێ و ڕۆژنامەی حزبی کە ڕێک پێچوانێ لە ئێمە لەوێ لە وڵاتانە لە زۆرێکیان خەڵک زۆر بە دوای ڕاکە نەک بە عکسەوە لێرە کە خەڵک لێ ڕاکە یعنی طبعا هی حزبی هەمووی بۆ لێرە من حەزەکەم یەکشت بڵێم ئەو لە سانەوەیەکی ئەمریکا
یعنی کە ئەوروپا با بڵێن ولا هەندێکی وڵاتی ژۆک و ئەمریکا کە ڕێژێکیە کۆمەڵێکشی زۆر تایبەت هەیە کە لێرە مەسا خۆشە بڵێن لە ساڵانەوەیەکی وڵاتانی ئەوروپا پارەیەن بە زۆر بزان چۆن پارەیەن سێرێکی کاکە لە سێ وڵاتانەکە کە پارە نایە بە ژیان بە بەخێوکردنی حیزب باشە ئەمانە ئوسترالیا نایدا ماڵتان نایە نیوزیلەندا نایە ئەمریکا نایە بە بەخێوکردن ئەیەن بە چی حیزب ئەم وڵاتانش لە ئەوروپا کێزە بۆ جەنابتەژێم لە ئەمریکا ئەوروپا ئەمانە بزات لە ئەوروپا بن کە یان لێم ئەمانە بەس ئەیدن بە حملەی انتخابی حیزب جاڕاوەسە بزانانی کوێ نەرویجە نیوزیلەندا هۆڵەندا ماڵ حملەی انتخابی بە زەکاتی انتخاباتەکانە ئەڵمانیا دانیمارک بەلجیکا ئەمانە یەن سەیری مەرجەکانیان مەرجەکان لە بەلجیکا ئەبێن وێنەری پەرلەمانن هەبێت لە ئیسپانیا هەروایە لە فنلەندا هەروایە لە چیک ئەبێت لە سا 1.5 دەنگی گشتی بێنیت کە ئەگەر ئەو پیاوەرە تەطبیقین ئێمە 28 حیزبمانی هەر نەچۆتە انتخاباتەوە نەک لە سا 1.5 بێنە هەر نەچۆت انتخاباتەوە کاکەت بۆچی پارەی بینێ آخر حزب لەگەڵ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە فەرقەتی ئەوەیە یاساییەکە بە چەند حزبێکەوە بەشداریەکەن و یەک کورسیانە زۆر ئاساییە ئێمە لەگەڵ ئەوەیان کە بڕۆنە انتخاباتەوە بەشداری بکەن بەڵام ئیسە پێتەڵەم چۆن چەند شتێکی تر هەیە حتى لە عێراق ئەم عێراق دواکەوتویە مەڵێگەر یاس پرۆژە یاساییان هەیە لە بەغدا ئەڵێ ئەگەر دوو خول کورسیت نهێنا ئیتر 1 دینار نییە لە ئێمە لەنەوەیەکە و وەزعەکە وایە کورسی هەر نهاتوە خۆ بە زۆر دروست ناکرێت کاکە کورسیش سێری کە من بەس بۆی تاویکەم بەڵێگەر بە کورسی لە سا 1.5 دەنگ بێنی دانیمارکە بێ 1000 دەنگ لە هەر دایرێکی انتخابی بێنی فەڕەنسا بێ لە سا 1 بێنی لە هەر بازنەیەکە ئەمە قورسترا ئەڵمانیا بێ لە سا 9 بێنی یۆنان لە سا 1.5 ئایسلەندا لە سا 2 و ئێرلەندا لە سا 2 لۆکسەمبۆرگ لە هەمویان قورسترە لە ئەوروپایە لە سا 5 نەرویج لە سا 4 پرتوگال لە سا 5 سوید لە سا 2.5 و دوو هەڵبژاردنیش ئەگە لە سا 2.5 کە 2.4 بێنی بۆ نیە لە هەڵبژاردنەکانە بەشدار بیت لێرە لە بەڵام پارەکە چۆنە با من باسی مەرجەکانم کرد کە ئەبێت چی بێ ئەنجا پارەکەی بێ بۆی ئەم لە سانەوە بێکی ئەوروپایە نەکەینە نمونەیەک بڵێن وڵات لە ئەوروپا پارە درێ فەرمو سێکەم پارەکە چەنە بە پاوەندی ئیستەرلینی بە پاوەندی بەریتانی کە هەر پاوەندی 1.7 دۆلارە سێری لە ئیسلەندا هەر دەنگیەک بە دەنگە تەبەن هەمووی بە دەنگە بۆ هەر دەنگیەک 13 پاوەندە دەیاتێ یەک جار لە انتخاباتێک دەحسابی بکە ئەگەر 1000 دەنگ بێنی 13 پاوەند کاتە 1000 پاوەند بڵین 10000 پاوەند 13000 پاوەند 15000 پاوەند کاکە 15000 پاوەند لە انتخاباتێکە ئەوانش وەکو لای ئێمە نییە خۆ ببورە بەس تەواویەکەم بەس یعنی یەک دوو شتی ڕقەمی چکەوە ڕقەمە هەرە بەرزەکەیان بخوێنیتەوە هەرە نسمەکەیان لە پۆڵەندایە عفوا لە هۆڵەندایە 1.13 یعنی 1.13 تقریبا 2 دۆلاریش ناکات نەخێر 2 دۆلار بۆ هەر دەنگێک یعنی ئەگەر تۆ حزبێکی سیاسی دەبێت لە هۆڵەندایە انتخابات بکرا چوویتە انتخاباتەکەوە 10000 دەنگت تێنە کاکە باشە 10000 لای خۆمان هەیە یعنی 10000 دەنگێنە 10000 2 دۆلاری چەنەکە 20000 دلار یعنی بە زمانەکەی نووسنگەکانی خان و فرۆشتن 2 دەفتەرەکە وانە 2 دەفتەر وەرەگری لەکەیان لە انتخاباتێکە کە ناگاتە 25 میلیۆن کە ناگاتە 25 میلیۆن لە انتخاباتێکە ئەمە نسمەکە ژماری ئەندامەکانتان چەنە ئێمە ژمارە ئەندام و ژمارە کادرمان ڕێژێکی دیاریکراوە ئەو ڕێژەیە نییە کە زۆر بەرچاو ژماری دەنگدەرتان چەنە بە تەسەوری خۆتان ئێمە لە بەپێی انتخاباتەکان لە بینی 5 تا 10000 دەنگمان هێناوە بەڵام ئەو واقعی کە باسێکا کاک دکتۆر من حەزەکەم ئاماژە بەوە بکەم واقعی ئێرە واقعی ئەوروپا واقعی ئەفریقاش جیاوازە ئەوەی کە لە دوای ڕاپەڕین لە کوردستان لەوان باشترین لە هەندێکیان لە بەشێکیان باشترین لە هەندێکیان لە بەشێکیان خراپترین لە هەندێک پرەنسیپا ئێمە باشترین بەڵام لە هەندێک پرەنسیپا ئەوان ئێمە باشترن بەڵام نمونەکانی ئەوەی هێنایەوە ئەوانەی ئەوروپا بوون ئێمە باسیەوەکەم ئێمە لە واقعی ئێسای کوردستاندا لە دوای ڕاپەڕین ئەحزاب بە شێوازێک تەعامل و تەسەڕوفی لەگەڵ دەنگدەر و لەگەڵ موچە و بودجە و سەرۆت و سامانی ئەم وڵاتە کردووە کە لە ساڵحی خۆی بەکاری هێناوە ئێمە شەڕی ناوخۆمان بینیوە ئێمە بە هەدەردانی 10 ملیار دلارمان لە وڵاتە بینیوە من پێم وانە ئەمە پاسایی ئەوە بێ کە ئەگەر بودجەی ئەحزاب بە هەدەردان بێ لە سەرۆت و سامانی گشتی و سامانی ئێوە پێتان وانە ئەمە بە هەدەردان بێ لە سامانی گشتی نەخێر بۆ نمونە کەسێک هاوڵاتیەکەیە بێلایەنە نەخێر هاوڵاتیەکەیە بێلایەنە بچووترین چی وای لێ بکات کە بۆ نمونە 240 میلیۆن مانگانە لە حسابی ئەو بچێتە سەر حسابی ئەو باشە بچووکترین مقاوماتی کۆمەلگا و مجتەمەعی مەدەنی بوونی ڕێکخراوە حزابی سیاسیە
ئەی بۆ ئەمە نابێتە دەوڵەمەندکردنی پرۆسی سیاسی و دیموکراسی لە وڵاتی ئێمە ئەی هەر حیزبە سیاسەکان نین کادری سیاسی پێگەێنن هەر حیزبە سیاسەکانی کاکدکتۆر خۆی مامۆستای زانکۆی لۆشتانە باشە زانێ حیزبی سیاسی کۆمەڵی وەزیفەی ئەساسی هەیە لە دنیادا ئەم حیزبە سیاسانە لە کوردستان بە باش و بە خراپان و بە گەورە بە بچووکمانەوە ئێمە توانیمانە بەشێک لە وەزیفەکانی خۆمان گەرباسی خۆتان بکەن وەزیفەکانی حزبتان هەر حزبێکی سیاسی وتت کۆمەڵی وەزیفەی ڕەنگە بەرنامەکەی ئێوە نەبێ باسی وەزایفی حزب بکەین پێتان وایە ئێوە وەزیفەکانی حزبتان جێبەجێ کردووە بەڵێ وەزیفەی حیزبی سیاسی مەسەلە تەنشیعی سیاسی تەطویری سیاسی تەنمیری سیاسی و هەروەها بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن گواستنەوەی کۆمەلگا لە مەرحەلەیەکە بۆ مەرحەلەیەکی تر لە ڕووی دیموکراسیەوە بە پێی پشتی خۆمان ئێمە بەشدار بووین ئێمە کە بەشدار یەکین لە ئینتیخابات یعنی بەشداریمان کرد لە جوانکردنی پرۆسی دیموکراسی ئەگە پرۆسی دیموکراسی ناشرینیش کرابێ تەزویریشی تیاکرابێ ئەگەر ئێمە و ئەحزابی تر بوونی نەبێ ئەی چه ئینتیخاباتەکان لە وڵاتە ئەمە بۆ مانایە نایە گەسمێنە زەحمەکێشان نەما ئیتر ئەوە پێویستمان بە دروستکردنی حیزبی تر و کۆمەلگا سەر لە نوێ بێت بنیاد بنینەوە نه ئەمە بۆ مانایە نایە بۆ مانایە دێ کە حیزبە سیاسەکان لە کوردستانە یەکێک لە مەهامە سەرەکیەکانیان بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن ئەگە بەشداریمان نەکرد لە پرۆسی هەڵبژاردن ئەوە من خۆم قەناعەتم وایە زەحمەکێشان کۆتایی هاتۆ پێویستە بیر لە پرۆژەیەکی تر بکەینەوە بەڵام هەتا ڕۆژێ ئێمە قەناعەتی کاملمان هەیە لە بەشداریکردن لە پرۆسی سیاسی مع هەموو ئەو ملاحەزانی کە لە پرۆسی دیموکراسی لە وڵاتی ئێمە لە پرۆسی هەڵبژاردن لە وڵاتی ئێمە هەمانە ئێمە لە هەموو کەس دەردەدارترین لەسەر مەسەلەی نەزاهەتی دیموکراسیەت و انتخابات لە وڵاتی ئێمە هەتا انتخابات نەزیه بێ دیموکراسیەت باش بەڵام ئەو پارتەشی لەگەڵ ئێوەیە جیابوونەوە هەر بامان قسە وەک چۆنەڵێ ئێمە غەدرمان لێکراوە ویشەڵێ ئێوە غەدرتان لەوان کردو دوای دێنە سەر باسی ئەوەش بینەرانی عەزیزم ناوبڕێکی زۆر کورت و دێنەوە بەڵێ بینەرانی عەزیز دووبارە سڵاوتان لێبێت ئەمە ئاگادارتان بکەمەوە کە ڕاپرسی ئەمەڵقەی دووجار بیرکەرەوە لە سەر ماڵپەڕی nrttv.com هێشتا بەردەوامە ئەتوانین ئەوەی دەنگی خۆتان بن کاکاوار ئێوە لەو فترەی کە ئۆپۆزیسیۆن بوون هەمیشە باستان لەوە کرد قوتی هاوڵاتیان بەشی خەڵک مافی خەڵک تەنانەت ینی زۆر جار بە حەزبەکانتان ئەوە دوکانی سیاسی ئەمانە دوکانە بۆ قازانج دانیشتون بەڵام ئێستا ئەبینین کە پەرلەمانتارەکانتان لە پەرلەمانی کوردستان یعنی باس لەوە کەن کە بودجە بە یاسا ڕێک بخرێتەوە و لە کۆتایی وەکو لە پێشەکێکە شاوتم گەر شەرعیەتیشی پێ بدرێت هەر بردننی قوتی خەڵکە بۆ حەزبەکان بەڵێ وەڵام من پێشی وەڵام پرسیارەکەی بەڕێز ئەمە دوو تێبینی بڵم تێبینی یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی کە بەڕێز پرسیارە کرد لە من کرد بە محەدەدی وتی لە هیچ شوێنێکی دنیاە تەمیلی حیزبەکان نەکرێ من تەنها وەڵامی و پرسیارەمە نەچوومە ناو تەفاسیلی باسکردنی مەرجەکان چی و مەرجەکان چۆنە ئەگەر دەرفەتەوە باسی ئەوم کردایە بێگومان منیش هەر ئەو قسانەمە کرد کە دکتۆر بەڵێ بۆ مەسەلەی ئەوەی کە داتاکانی من هەڵەی تیابوو بیان من راپۆرتێکی KIE پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنی نیسانی 2014 بینیوە و ئەو داتایانم لێەوە هێناوەکەوانی اعتیمادیان کردوتە سەر داتای ڕێکخراوێکی نێونەتەوەی شارەزا و مختصی ئەو مەجالە ئەمە بابەتێک حاڵەتێکی کە بۆ ئەوەی بینەر ئێستا و ئەم خوشک و برا بە ڕێزانش کە لێرن بزانن مەبەستی ئێمە چێ لەوەی کە ئەڵێن بەڵێ با حیزبەکان بودجیان هەبێ بەڵام بودجەکان بە پێی یاسا و عادیلانە ڕێک بخرێ ئێمە ئەماڵین ئەڵێن بە پێی یاسا و عادیلانە ڕێک بخرێ مەبەستمان ئەوەیە کە کوردستان بۆ هەتایە لەژێر دەسەڵاتی دوو حیزبیا چەند حیزبێکی دیاریکراوە نەمێنێتەوە ئەو حیزبانە لە ماوەی ڕابردوو نفوزی خۆیان بەکارێناوە خۆیان دەوڵەمەند کردووە ئێستا من زۆر بە تەحدید ناوەهێنم هەرێک لە یەکێتی و پارتی دوو حیزبی زۆر دەوڵەمەند ڕەنگە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زۆر جار باسی شتی کەشەکرێ باشە ئەم حیزبانە لە کاتێکا کە ئێستاش ئەوانن زۆرترین و گەورەترین بەشی بودجەی حیزبەکان لە هەرێمی کوردستانە بن بۆ معلومات لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنیشەوە ئەوان مانگانە ئەوەی کە تەنها وەکو من حەوەریان گرت دیارە بەنە ڕاستەو خۆل لە زۆر کون و کەلەبەریکەوە پاریکیان وەرگرتەوە سودمەند بوون 4 ملیار و 800 میلیۆن دیناریان بردەوە لە کاتێکە عەدەدی کورسەکانی گۆڕان 25 بووە بەڵام کەمتر لە 500 میلیۆن دیناری ئێمە ئەزانین
ئێمە ئەزانین کۆتایی بەوە نایە کە حیزبەکانی هەرێمی کوردستان تەمویل نەکرێن و ئێمە ئەزانین کە کۆتایی بەوە نایە پارەی گشتی لەلایەن حیزبەکان ئیستیغلالێکی زۆر خراپ ناکرێت بۆیە بیرمان لەوە کردوتەوە وەکو ئەوەی کەوتم لە تەواوی دنیا هەیە بە لە بەرچاوگرتن و ڕەچاوکردنی ئەو معیارانش کە لە هەرە وڵاتە پێشکەوتەکانی دنیا بەکاریان ئەم پارەیە وەکو ئەبرێت بە یاسایی ببرێ و بە یاسا ڕێک بکاکەوە گرنگترین یار و پێوەەر گەرباسی لێ بکرێ کورسیە کۆمەڵەوەی گۆڕان ئەوترێت کورسی تا ئێستا 600 ملیۆنی وەرگرتووە بەڵام گەر حساباتێکی زۆر سادە و ساکار بکەین ئێوە ئێستا 24 کورسیتان هەیە ئەوترێت پارەکەتان ئەبێ بە 2 ملیار و 400 ملیۆن دینار ئەونی من ئاگاتە ملیارێک و 800 ملیۆن دینار زیادەکە کەواتە بۆچی لەگەڵ ئەوە بزوتنەوەی گۆڕان لەگەڵەوە بن کە بە پرۆژه یاسا ڕێک بخرێت بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان 24 ئەندام پەرلەمانی هەیە و ئەو مەبلەغی کە طرح کراوە بە مقابلی هەر کورسێک ئەوەی من زانیاریم هەبێ ئەوە طرحی بزوتنەوەی گۆڕانی هەر بۆ معلوماتی بەڕێزیشت و ئەم خوشک و برا بەڕێزانش و بینەرانیش ئێستا لە پەرلەمانی کوردستان بە تەحدید یەکێتی و پارتی باز لەواکەن کە ئەوەی کە ئێستا لە پەرلەمان مناقەشەی لەسەرەکرێ ئەبێ زۆر زیاتر بکرێ یعنی ئەوان باسی ئەوان کرد چونکە زەرمەندی یەکەم لە جێبەجێکردنی ئەم پرۆژە یاساییان لە دەرچواندنی ئەم پرۆژە یاساییەکە بێگومانێکێتی پارتیە و ئەوان ئێستا کەوتونە ژمارەیە چەندە کە لای تۆیە باسی 65 ملیۆن دینار داوای 65 کراوە بەڵام کراوە بە ئەوانەشی نیو کورسیانەیە لە پەرلەمان 50 ملیۆنیان پێ بەڵێ باسی ئەوکرا هەر بۆ معلوماتەوەی کە من ئاگدار بم ئێستا یەکێتی پارتی بۆش ڕازی نین طرحیکەیان هەیە و کۆمەڵێک بنەمایان طرح کردووە بۆی پرۆژه یاسای بودجێ حیزبەکانی خود من هەیە حیزبەکانی لەسەر ڕێ بکرێ لە طرحەکانیان چیە ئەوەیە مەسەلەن ئەبێ تەمەنی حیزب حساب بکرێ خەباتی شاخ حساب بکرێ ناکەوە حەقێکی مەسئولە چونکە ئەوە لە هەموو دنیاەوەی گۆڕان لە 2009 دروست بووە حزبێکی تریشەیە لە چلەکانەوە خەباتەکە یەکێکی تریشەیە لە هەفتاکانەوە خەباتەکە کاکە ئەوە پیش پەیوەندی بەوە نیە من ئێمە پێت ئەڵێم ئەمە لە بینی دوو زانستی دیاریکراوە ئاسوڕێتەوە ئەم پرسە زانستی سیاسی و زانستی دارایی کە من خۆم اختصاصم لە مەجای داراییە ئەوترێت ئەمە پرەنسیپی خەرجکردنی پارەی گشتیە پارەی گشتی ئەبێت لە پێناوی بەرژەوەندی گشتیا خەرج بکرێت ئەبێت لە پێناوی گەیاندنی سوودی گشتیا بەڵێ کاتە حیزبکردنی پارە بۆ حزب بەرژەوەندی گشتیە ئێمە ئەڵێن لە بارودۆخێکی ڕێک و پێک و سروشتیا بەڵێ حیزب دروستە بێ حیزب لە پێناوی چیا دروستە بێ حیزب لە پێناوی خزمەتکردنی کۆمەلگا و خزمەتکردنی وڵاتی خزمەتکردنی تاکە من وەکو کەسێکی گۆڕان پێم وایە کە گۆڕان دروست بووە لە هەرێمی کوردستان وەکو هێزێکی سیاسی کە حەجمێکی هەبووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دوای انتخاباتی ساڵی 2009 دووەم هێزی کوردستان بووە دووەم هێزی کوردستان بووە بەڵێ واقعەکەی گۆڕی و ئەم گۆڕینە بۆ مای ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قازانج بکەن ینی لەبەرەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قازانجیان کردوەوەی ترە بێ حزبەکە بەڵێ زودنەوەی گۆڕان نایەوێ بیر لە سەرچاوی نامەشروع بکاتەوە بۆ تەمیلکردنی خۆی بۆ درێژەدان بە ژیانی سیاسی خۆی بیر لە تەمیلی مەشروع کاکاوار گەر کاکاروان بفەرمی حاضر بێ بۆی پرسیارەکەی بکات کە ئاگادارم کردەوە کاگاسۆس زۆر بە کورتی چونکە ئیتر چەند پرسیارێکی بۆ یە هاوڕێیانش بەشداری بکەن باسی لەوە کرد کە نابێ قسە لەسەرەوە بکرێت کە بەپێی خەباتی شاخ و نازام کۆمەڵێک شتی پێشینە ینی تاریخی دروستبوون و ئەوانە قسەی لەسەر بکرێت ئێوەش لەگەڵەوە بۆ چوونەیان نەوەڵایمە لەگەڵەوە بۆ چوونە نین لەبەرەوە ئێمە بۆ نمونە حیزبی زەحمەکێشان لە ساڵی 1985 دروست بووە تەڵان وەزعی سیاسی کوردستان و عێراق و کاتە دیارە چۆنە لێرە کۆمەڵێک پێشمەرگە لە شاخ بەبێ ئەوەی هیچ پشتیوانێکی مادی و معنەوی و هەتاوەکو تەمیلی لۆجیستیکی لە ڕووی چەک و ئەوانەشەوە بکرێ ئەم حیزبە درێژە بە خەباتی خۆیدا و قەنەعاتێکی کاملی هەیە کۆمەڵێک گەنج و تێکۆشە لەو ڕێکخراوە سیاسیەکەوە بێتەوە طبعاً لەگەڵ ئەوەی کە سەرکردەکانی ئەم حیزبە تێکۆشەرەکانی ئەم حیزبە امتدادی تاریخی تێکۆشانیان نەگەڕێتەوە بۆ ساڵی 76 و 77 وانەوە دیارە و تاریخی مێژووی ئەحزاب لە لای هەمومان لەوانەیە بەشێکمان مطالعەمان هەبێ بزانین چۆنە ئەمە لە ڕابردوودا خەباتمان هەبووە قوربانیدانمان هەبووە شەهیدمان هەیە خانەوادی شەهیدمان هەیە کەمەندانی سەنگەرمان هەیە پێشمەرگەی دێریمان وەرەگرن هیچ پەیوەندی بەوە ینی پێشمەرگەی کۆن بنەماڵەی شەهید هەموم بەڕێزان ڕەنگە معلوماتیان هەبێ ئەوانە خۆیان موچە وەرەگرن یعنی ئەمە ئەم بودجەی کە ئەدرێ بە حیزبەکان پێت وایە قسانە بەکارهێنانی ناوی باشە خانەوادی شەهید بۆی شەرعیەت بن بەو پارەوە خانەوادی شەهیدێکی زەحمەتکێشان تەنها یارمەتیەکی موچەیەکی هەیە لە حکوومەت هەرێمی کوردستان بە ناوی شەهیدان
بەڵام نەکوڕەکەی نەکچەکەی نە کە سوکاری خانەوادی شەیدەکانی توۆیکەی بۆ تەواوی سەرکردەوەی ئەم توۆیکەی بۆ تەواوی سەرکردە و بەرپرسەکانی حزبی زەحمەت کێشانی و کاتە تەواوە چۆن نانی تەنەگەشت ئێستا بۆ نمونە حزبی ئایندە بەڵێ لە ئێوە جیابۆتەوە نازانیەوە لەوان جیابوونەتەوە نازان مەسەلەکە چۆنە بەڵێ ئەوانی شمولی ئەم امتیازاتان ناکەن بۆتم بۆ شمولی ناکەن ئەوانیش کۆمەڵی خەڵکی تێکۆشەر بوون لە ڕابردووە یعنی ئێوە کە بەرگریەکەن لەوەی ئێوە خەباتان کردووە لا 85ەوە بەڵێ لا 85ەوە ئەو بەرگریە لەوانی شەکەن ئەوان لە دەرەوەی پەرلەمانن ئەمە ئەزای چۆنە من باسی بودجێ ئەحزابەکەم کاگیادگار بودجێ ئەحزاب بودجێ بەڵێ من مێژووی چاوەشمانەیە خۆ من یەکتری ناشین بزوتنەوەی گۆڕان لەسەر لەگەڵ یەکێتی من پێم وانیە بزوتنەوەی گۆڕان لە 25 حوتەوە دروست بوو بێ سەرکردەکانی کۆمەڵێک عمقی تاریخیان هەیە لە خەبات و تێکۆشانی وڵاتە کەواتە یەکێتی چی وەرگرە بێوانی جۆری گرن نه ئەوە شتێکی جیاوازە من زەحمەتکێشان نەوت نانا من باسی مشتەرەکاتی تێکۆشان و خەباتی ڕابردووەکەم ئێستا هەموو کەس دەزانێت بزوتنەوەی گۆڕان لە پڕێک دروست نەبووە کۆمەڵێک مقاوماتی حزبێکی تر بووە پێکەوە قەنعاتی چاوبەش دروست بوو بزوتنەوەی سیاسی دروست بووە و ئەرزێتی دروست بوونەکەی لەبار بۆ لە کاتێکی دیارەکە و لە مێژوێکی دیاری کراوە بەڵام ئەمە ناحەقیەتەوە بڵێ وڵا شەهیدێکی زەحمەتکێشان و شەهیدێکی تری لایەنە سیاسیەکانە یەک زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە هەموو کادرێکی لایەنە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە کاکاسۆس ئەگەر بەپێی ئەو پرۆژە یاسایە بێت و پەسەند بکرێت بە کۆی دەنگ کە بڕواش وایە پەسەند بکرێت چونکە سوودی هەموو لایەنەکانی ناو پەرلەمانی تایە ئێوە 1 میلیۆن وەرەگرن بەڵێ ئەگەر یعنی بۆ 1 کورسی 100 میلیۆنیش دابنرێت کۆمەڵە پێوەردانراوە مەبەستم گەر بە گریمانەی قسە بکەین مەبەستم هەیە لەم پرسیارم 100 میلیۆن وەرەگرن بۆ کورسیشتان لە ناو پەرلەمان هەیە بەڵام من زانیاریەکەم بەدەست گەیشتووە کە حزبی ئایندەی کوردستان زانیاریەکە لە مەزدەرێکی زۆر مەوسوقیشەوەیە باس لەوە کراوە 240 میلیۆن وەربگرن بەڵێ پیرۆزیان بێ هیچ کێشەیە من بەس پیرۆزیان بێ کێشەمان نیە ئێمە لەکەواتە ئێوە بەس خەمەکە خەمی خۆتانە خەمی خەڵتان نام نەسە پێت هەڵم تۆ پێش من مەکەوە من ئەڵێم وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بینەریش هەمووی ئاگای لێ بێ ئەگەر بە یاسا حیزبی زەحمەتکێشانی کوردستان 1 میلیۆن دیناری وەرگرت ئێمە لەوە زیاتر داوا ناکەین زۆر سپاس کاگیادگارداوی چەند ساتێکی زۆر کەم دوای لە کاتی من بەرەوە بە دکتۆر من تەنها ئەمەیە بڵم نە منیش و نەبزوتنەوەی گۆڕانیش قەت دژی ئەوە نین پێشمەرگەی دێرین تێکۆشەری دێرین بنەماڵەی شەهید ئەمانە زۆرترین خزمەت نەکرێن باشترین موچیان بۆ نەبڕێت بەڵام ئەمە ئێمە پێمان وایە ئەرچی حکومەتە حکومەت ئەبێ ئەرچی خزمەتکردن و باشکردنی ژیانی ئەوان بێ نەک حیزبەکان زۆر سپاس دکتۆر کۆمەڵی قسە کرا من ناڕۆمەوە سەر زۆربەی قسەکان ئەنی باس لەوە کرا پێوەری کورسی بێت و باس لەوە کرا خەباتی شاخ بێت تا چەنە ئاساییە خەباتی شاخ لەم مەسەلەی وەکو کاگاوەڕاڵێ نابێ بە هیچ شێوەیەک وجودی هەبێ ئەزانی کۆمەڵی قسەکرا تۆ ناتێبشی دەسەری بەس من مەجبورم بڕۆمەوە سەری چونکە هەندێک شتێ ینی بەتایبەت ئەو دوو بەڕێزت پرسیارێکت کردووە لە هەردووکیان لێکشتا متفقن بەس ڕەنگە مشکلەی کورسیەکە چەند نەبێ ئەوانەیان نەبێ پارەکە یەگینە هەردووکیان متفقن لەسەروی پار من ئینشەڵا بقەیچێک هەپارەیان بدەنێ بەس کاکە کاگاسۆزە فەرمێ فەرقی ئێرە ئەوروپایە وەڵا فەرقیە کاگاسۆز ئەو بە ئیستیقراری مالیەوە $2.5 بە حیزب تۆ بەم وەزع خراپەوە بەنزین نیە معاش نییە خەڵکی وایە 50 ڕۆژە معاشی وەرنەگرتووە کە هێشتا بچین جاریدانیشی پەرلەمانتاران بێن وەڵا خەریکی یاسای پرۆژە یاسای بودجێ حیزبەکان بنودەی بودجێکی بۆ بڕێن 100 میلیۆن بە 65 میلیۆن و لەم لاوەکو جناب دەڵێ 240 کە باش لە پەرلەمان هەر ئەسڵ نەکاتەی گونجاوە لە وڵاتێکە کە ئیستیقراری سیاسیە بێ ئەنجا ئەم مەسایلانە دێتە پێشەوە ئیستیقراری عەفوەن مالی عەفوەن نەکە سیاسی ئیستیقراری مالی هەبێ ئەنجا ئەم بابەتانێتە پێشەوە ئێمە هێشتا ئەمانەمان نییە کەچی لەولاوە دی مناقەشەی مەسەلەیەکی دەکەین چەند بین بە حیزبەکان لە کاتێکە ئەوە خۆتان ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانتان بینی کە لەسەر بانزینە و لەولاوە کۆبوونەوەک لەسەر معاش نییە و لەولاوە کۆبوونەوەک لەسەر زۆر مەسایلی تر یعنی بەڕاستی تو هێشتا شتە ئەساسیەکانی ژیانی خەڵک دابین نەکردووە دی بۆ کەمالیاتەکانە ڕێزانی وەکو وەکێک وایە قاتێکی نەکڕێەوە بە جارێک بۆین باخەکەی کرا خە چۆن شتی وابێ بۆین باخ بەبێ کراس و بەبێ قات نابێ لەبەرەوە ئەم مەسایلانە حەزەکەم یعنی بەورتر عینی بە بکرێت کاتێک گەڵێن فەرقی لەگە ئەوروپا بەڵێ فەرقی هەیە بەڵام فەرقەکەی لە ساڵحی تۆ نییە چونکە فەرقەکەی بە ئیستیقراری مادیەوە ئەنجا ئەو پارە ئەدات و هیچ نییە دنیاک مشاکل یەک لەحظە یارمەتیم بێ فەرقی ئەوەیە لە ئەوروپا خەڵک لە ترسا دەنگ نادا بەلایەنێک سیاسی لە ترسا و لە برسا دەنگ نادا بەلایەنێک سیاسی لە پێناوی ئەوەی موچەکەی نەبڕێ بوجەکەی نەبڕێ و ماڵ و مناڵەکەی سەرگەردان نەبێت دەنگ نادا بە ئێمە وەکو حیزبی سیاسی لە کوردستان ئەم قسەیە بۆ هەموو لایەنە سیاسەکان ڕاستە هەتاوەکو دیموکراسیەتێکی تەواو و شەفاف نەمانی تەزویر وعی هۆشیاری کۆمەلگا لە دەنگدان و لە دیاریکردنی لایەنە سیاسەکان بۆ دەسەڵات هەتا ئەوە زیادکە ئێمەمانان من پێم وایە ئەو قسەی باش نییە ببوورەوەڵم ببوورێنی لە ساڵحتان نییە لەبەرەوەی ئێستا ملیۆنێک و 300,000 دەنگ
لە حکوومەتە بووە تا ئێسەیەکێتی و پارتی ئەم جارە 600,000 دەنگی نزیکی 600,000 دەنگی گۆڕانی شادو سەر نزیکی 2 میلیۆن کەس حکومەکان نەکەر ئەوان ئیسلامیەکان شەمووی لە حکومانەکە بڵێن ئەمانە خەڵک لە ترسا دەنگی پێداون ئەو ئیتیحادکردنی خراپە بۆ 2 میلیۆن کەس تاچێکی ئەوروپی وەکو وای تاچێکی کوردستانیە با تاکید ئەگە وەکو وای تاکێکی کوردستانینە وای تاکێکی کوردستانی وەکو وای تاکێکی ئەوروپیە بوو 1 دینار نادرا بە حیزبەکانیەوە یعنی ئەو بەڕاستی دەم چونکە یان ئەدرا بەم پێوەری $1 و $2 بۆ داحساب من بزانم جەنابیش یەکێتی زۆر احتیادیشە و بەڕێز و قبوڵ بەڵام تۆ ئەزانی کاچی بەڕێز ینی هەموو جارە تۆ ماخیتە واقعێک و خەری ئەم بابەتە ئەم پارەی کوردستان کە بە تاڵان براوە کە بە تەخشان و پەخشان یەکێتی و پارتی بەرپرسی ئەگەر لە 100% نەبن بەرپرسی یەکەم و دووەمی ئەم تەخشان و پەخشان کاچی بەڕێز بزوتنەوەی گۆڕان و پەرلەمانی کوردستان ئێستا کە بەلای مهمە ئەم پارەیە بە یاسایی بکرێ مەسەلە ئەوەیە لێ بۆچی تەوقیتەکەی لەبەری واقعەکە هەیە ئەڕوا بەڵام ئەگەر بەیاسایی نەکرێ هەموو پارتی 4 کاکی ئەزیز ئەوە جا من خۆم حاسبم باش محاسبەم تەواو کردووە باشە 4 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هەموو ساڵێک کە پرۆژە یاسای بوجە دەرچووە وتراوە تەمیلی حیزبەکان بەم ڕێژانە ئەکرێ هەتا یاسا لە هەرێمی کوردستان ئێستا هەیە یا ڕاگیراوە ئێستا ینی بە کاتی ڕاگیراوە لەبەر بارودۆخی تایبەتی دارایی لە هەرێمی کوردستان یعنی حەزەکەم ئەم بابەتە نەچێتە ئەو بوارەوەی کە بەسەری شخصی من ڕێزمیان دێ لەم بەڕێزانە کە لە مەسایلە ئەکادیمیەکانە دەرەچن نازان بەو ڕێگای جوابنیان نیانێت لەو ڕێگای جوابنەوە چون سەر بابەتی کەسێتی و شخصەکە و تۆوایت و توای دەمە واسە کاکە من نەموتوو هەموو حیزبەکان من یەکێتی و پارتی دەکە کاکە ئەگەر خۆت ناڵی ئەگەر ڕێک خدەیە یەکێتی و پارتی لێ زەرمەند دەبن دەفەرموو ڕێکی خە بەڵام ڕێکی مەخە بەڵام ڕێکی مەخە بە 100 میلیۆن و 65 میلیۆن بۆ کورسیەک ڕێکی خە بەو دینار و $2 $3 کە پێویستەکە بدرێ بە طرحی 165 چیە دکتۆر چۆن طرحی 100 میلیۆن بۆ کورسێک و 65 میلیۆن بۆ کورسێک هیچ تۆ لە ناو ڕێخستنێکی حیزبەکە بێت وەڵام بیتەوە بزانی کاکە 65ەکە هی ئێوەی باش 100 میلیۆنەکەی یەکێتێ دە هەردووکی خراپ خێر ئێستا یار من بە زۆر بڵێ من پێت بڵێم وڵا کاکە ئەوەی تۆ ڕاستەوەی ئەو غەڵەتیانەوەی ڕۆخەڵەتەوەی تۆ ڕاستە شتیوانە من پێم وایە ئەبێ زۆر بە دقیقی بێنێ ئەو قسەی کە ئەو ترێ مەسەن جەنابەت وتێ خۆت ینی وتی باشترین پێوە کورسیە و خێر باشترین پێوە کورسی باسەکرێت باشترین پێوە کورسی نیە وەرم با باشترین پێوە دەنگ بێت بەدەنگ چەند دەنگت دێنا ئەوترێت چاگەنگ دێنا ئاماژەی پێدرا ئەوترێت مردوو دەنگەیە ژماری ئەندامی حزب دیار نییە هیچ شتێک شەفاف زۆر باش ئەندام مەرزی هەر ئەندام دەنگ بات مەرزنی هەر ئەندام دەنگ کاکە تۆ 600,000 دەنگی ناوە 600,000 ئەندامی تۆن نەخێر بەمەرجی ئەندام دەم با بەڵام دەنگدەر وەرە بزانە چەند دەنگت هەیە و مەرجی بۆ دانێ دوو خول عێراق پرۆژە یاسایەکیان هەیە لە پەرلەمانی عێراق کە ئەڵێ ئەگەر دوو خول کورسی دێنا بەمبورە ئەگەر دوو خول کورسی نێنا پارەت نادرێتە کاکە مەسەلەکە لێرەیە چییە مەسەلەکە لێرە ئەوەیە تهدیدکردنی ئەم پارەیە بەم شێوازە بەم نرخە گەورەیە ینی زۆر لەسەر میلەتەکەیە زۆر پارێکی زۆرە بێ مانگانە و ساڵان ئەم خەڵکە بیدا بن بێ پارەکەم بکرێتەوە من پێم وایە ئەگەر دانیشن خەمی خۆیان نییە خەمی میلەتیان ئەم مەوزوعە بۆ شێوەیە نەکەن بیکەن بە شتێکی زۆر ڕەمزی کە وەکو وتم ئیژدۆزینەوە نەبێ هاندان بێ پارەی تەشجیعی جیایە لە پارەی بەخێوکردن ئەمە پارەی بەخێوکردنە تەنها یەک دێر ئەخیر بڵێم ئەویشەوەیە بەڕێزان مەسەلەی حیزبایەتی لە کوردستانە من حەزەکەم هەموو سێ هەوڵاتیەک 4 حیزبیانە بێ ئەوەی ئیشی من نییە و من دەستخۆشیان لەگەم حەزەکەم هەموو چالاک بن بەڵام چاوکردن لەوەی کە پارەکە و بەرەکەتەکە لای حکوومەتەوە بێ هەر بەڕسمی 100 میلیۆنت بۆ بێ و بەناڕست هەر بەڕسمی 500 میلیۆنان ملیارێکت بۆ بێ با بڵێن ئەمە وای لێ کردو ینی بەڕاستی ینی لەوانەیە ماوەی کتە خەڵگەر حەزکە حیزب دروستکە لەبەر بێیش من پێم وایە سەرەتا پێم وایە کاغڕێبار و کاکاوە شەڕەکان لەسەر قوتی حیزبەکانی خۆیان نەک لەسەرەوەی کە بۆجێ حیزبە بچووکەکان چۆنەکەم سەرەتا بۆ کاکاوار ئەوەندەی لە بەرژەوەندی ئەوەندەی تا ئەم پرۆژە یاسایی کە لە پەرلەمانە لە بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان نەبێت تاشەن لەگەڵیانەوە ئێوە پێتان وایە دەتوانن بەم بڕێی کە ئێستا هاتانە جارێکتر 24 کورسی بێنەوە
پرسیارەکەشم بۆ کاگڕێبوارەوە کاگڕێبوار هەموو خەڵک ئەزانێ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزانێت کە داهاتی ئەم وڵاتە لە ژێر دەستی دوو حزبە من دەستگای ڕاگەاندن بۆ بایێنم بەنمونە بۆ هێنمەوە کە سێقاتی ئەم بودجێ وەرەگرێت کە حزبی زەحمەتکێشانی کوردستان معاش یاخود ڕاتبی سەدان کادیری خۆی لێدا کە لە سەرەتای دروستبوونی ئەو حزبەوە تا ئێستا لەگەڵیان یعنی تۆ حزبێکی هەموو دەسەڵاتێک هەموو دارایی ئەم وڵاتەتان قۆرغ کردووە کە قۆرغت کردو ئێستا تۆ چۆن دێ لەسەر حزبێک کاروان ئەگەر ڕوونکردنەوەکەم تەواوکەم بۆ بورە ئەخر کاتمان بەرەو یعنی تۆ دەستگایەکی ڕاگەیاندن باسی قەیرانی داراییەکە بۆ دوو حملەی ئینتیخابی بە ملیارەها دلار لە حملەی ئینتیخابی سرف کرد باسی قەیرانی داراییەکەی بۆ ئەمە هەیە بۆ باسی 120 میلیۆنی حزبەکانەکەیت زۆر سپاس دەکەم گەر کاکەنوەری بفەرمێ ڕوودەمی زیاتر لە ئێوە بوو دواتریش گەر دکتۆر قسەیەکی لێ وەڵامی بەڵێ من بۆ ئەو برا بەڕێزەشمان بۆ کاک دکتۆری بەڕێزیش بۆ بینەرە خۆشەویستەکانیش ئێمە من بە تایبەتی کە لێرە دانیشتوم نەباسی 100 میلیۆنم کردو نەباسی 65 میلیۆنم کردو باسی ئەوم کردووە لە حدێکی زۆر معقولە ئەوەی کە بێتە مای گەیاندنی سوودی گشتی من لەسەر مەبلەغ قسەم نەکردووە هەموو لە بەرژەوەندی بزوتەوەکەشتانە نەبێ هەرگەر لە بەرژەوەندی بزوتنەوەکەشمان بەڵێ ئەوەنی خطابی 4 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردووی گۆڕان وازەح بۆ کاگە گۆڕان نە ئێستاش و نە ئایندەش پەشیمان نابێتەوە لەو بەهایانەی کە لەو مەسەلانی کە لە بەرژەوەندی خەڵکا دیفاعی لێ کردووە ئەوەندەی تێبینیە کرێ وترێت وردە خەریکە پەشیمانە بنەوە لە بەرەی گەل نامێنن پەرلەمانتارتانەیە من تەلەفۆنی بۆ کەم ئەڵێ مۆبایلەکەی داخراوە کە پێشتر خۆی تەلەفۆنیە کرد بۆی لە بەرنامەیە کە بەشداری بکە هەر نەفسی لەحظامەی گێڕمەوە چونکە حقیقەت و مەسئولیشم لێی نەفسی لەحظە نامەیەکم بۆ بێتەواڵێت ژمارەکە بەردەستە خەڵکی شەمووی زانێت ئەو ژمارانەی خۆیان وایان لێ کردووە کە بڵێ داخراوە خۆی دانەخراوە نامەت بۆیەتەوە تەلەفۆنی بۆ کە مۆ دیسان وڵا گۆڕان تەوجیهی ئەمان نەکردو شتی وابگە من حەزەکەم نابێت چاودێریان بەڕێز زۆر ئەمانە لەبەرەی گەل نەبوو یادێکا کە یادگار من ئەمێ لێرە یەکشت بڵێم بە ڕوخسەتی جەنابتان بزوتنەوەی گۆڕان هیچ کام لەو وەسیلە و ئەمرازانەی کە بەدەستێکێتی و پارتیەوە هەیە نیەتی لە بابەتی ئەوەی کە موچەی بۆ خەڵک بڕیبێتەوە لە پێناوی دەنگەکە یان دەسەڵاتی دام و دەستگای داپڵۆ سێنەر و ترسێنەرێ بێ بۆی لە ترسادە بزوتنەوەی گۆڕان وازەحە لای زۆر وازەحەکە ئەو بەهایانی کە کە باسی کردووە کە دیفاعی لێ کردووە کە تەسویقی بۆ کردووە لێ پەشیمان بێتەوە گەورەترین زەرەرەکەەوە لە پێناوی ئەوەی ئەو گەورەترین زەرەرەنەکە من دڵنیام و بە تەواوەتی دڵنیام لەوەی کە گۆڕان پەشیمانبوونەوەی لە خیتابی 4 ساڵ و چەند ساڵی ڕابردووی خۆی یعنی جاری مەرجی خۆی کە ئەوە ناکە دکتۆر من لەگە ئەو بەرابەر ڕێزەیە ئەمە چەند دیسان وتم یای پێویست ناکە باسی شخصی بکەین هەرچێن باسێکی باسی بکە دڵ ئاسادی تۆش ئەم بەڕێزانەش ینی بەڵام یەک نقطە بە جەنابێ بڵم کاکە گیان 24 کورسیانەیە بەڕێزانی بزوتنەوەی گۆڕان هێزی دووەمن لە پەرلەمانی کوردستان بڕۆن لیان دەربێن بزانم متوانن ناتوان لەبەرەوەی یعنی واقعەکە وا تێک چووە بەسەریەکە بە ئاسانیت دەرەوە کاکە لە مەسەلەی چیان ناتوانن یعنی بۆ نمونە بودجە ڕێک ناخەن خۆی ئەفەرمێ 65 بارڕم یعنی تۆ نازەمێ و متفقن لە بزوتنەوەی گۆڕان هەرچەند پەرلەمانتارەکان بۆ شێوازە نایڵێن بەڵام بزوتنەوەی گۆڕان ئەگەر بۆ شێوازە نایڵێن کاک دکتۆر نه پەرلەمانتار باسی ڕقەمەکە تۆ باسی ڕقەم ناکی بەڵێ لە لیژنەکە ئەو باسی ڕقەمە ئەو ڕقەمی کورسیە گۆڕانی تیانە بڵێ من حەزەکەم بزانی ئەوان لە پەرلەمان ڕقەمی ژماری کورسیەڵن باشە یەک باش داهاتی ئەم وڵاتە لای هەر کەسێک هەیە لای یەکێتی لای پارتیە لای هەر لایەنێکیە بڕ ئەو هەڵبژاردانێکی ئەکرێ نەزیه نییە مردوو دەنگەیە نازانم چی کاکە بۆ ئیمزایەکەن ئیمزای مەکەن دەرەنجامی هەڵبژاردنەکان ئیمزا مەکەن مەچ لە پەرلەمان فەرموو کاگەنوەر وڵای کاک یادگار پرسیار زۆر و قسەی زۆرە چونکە ئەم بابەتە هەم گرنگە هەم پێویستی شەقسە لەسەر پێ ئەگەر بڕیار بێ خەمەکە خەمی خەڵک بێ خەمی ئاوڵاتیان بێ خەمی بودجە بێ ئەبێ هەموو یعنی قسە لەسەر هەموو ئەو نەعەدالەتیانە بکەین کە هەیە بۆ نمونە مامۆستا ڕێباڵ خۆی مامۆستای جامعەیە ئەنی ئایا ینی ئەو هەموو جامعەیە کە لە کوردستانە چەند داهێنەریان دروست کردووە لەوەی کە موچەی مامۆسایەکی جامعە چەند قاتە بەسەر مۆزەفێکا کە بەردەوام یعنی خزمەتی خەڵکەکە ئاگات لە یەک نقطە بێت تەوەری ئەم ڕۆمان نییە ئەمێ لێەوە ینی کاگە ئەمومان نەزانین واقعی هەرێمی کوردستان واقعەکە شێوێنراوە نەعەدالەتیەکان ئەو مەسەلەن کێ دروستی هەمومان نەزانین کێ دروستی کردو و کێ شێوان دوێتی و چۆنیش بەکاراتوە هەموو ئەحزابەکان
بە گەورە و بچووکەوە بەشدارن لە واقعا بەڵام ئەوەی کە پشکی سەرکی بەرەکەوێ پشکی شێری بەرەکەوێ یەکێتی پارتیە و دوای ئەوان ئەو حزابانەی تریشن کە لەسەر ساحەی کوردستان من دەمەوێت ینی لەگەڵ ئەوەی کە یەکێتی و پارتی وێڕای ئەو بجەی کە وەریەگرن پەخشی ناکەنەوە بۆ ناو خەڵک و بۆ ناو عایل و بۆ تاچی کوردی کە بە پێی قسەی سەرۆکی هەرێم هەر تاچێکی هەرێم 5,000 دلاری بەرەکەوێکە لە خۆشیانە لە ناو خەڵک خۆشیانە ئەوان نایکەن یەکێک لە ئیجاباتەکانی حیزبی زەحمەتکێشانی کوردستانەوەیەکە مەسەلەن ئەو بجەی کە وەرەگرێت دەیدا بە خەڵک و کادیری زۆر باشتیایە زیندوتیە و خەڵکی تریشتیایە زۆر سپاس دەکەم کاگەنەوە پێمەڵەن کاتت تەواو بوو بمبورە خەڵسێکی بچووک مەوێگەری یارمەتی بەسەر چاو سپاس دەکەم کاگەنەوە کاکدابان گەر فەرمێت پێم وابێ پرسیاری ئەو تۆی نەبوو بەڵام قەوسەکەی تۆ بە کورتی بێ سپاس دەکەم من لەسەر ئەوەی با بڵێن کاکدکتۆ قسەیەکی کردوتی ئەم حیزبانە بوجەکانیان خەڵک خۆیانی پێ بەخێوەکەن لە ڕاستیدا ئەگەر خەڵک لە پێناوی بەخێوکردن بێ بۆ زەحمەتکێشان بەڵێ ئەگەر لە پێناوی بەخێوکردنی خۆی بێ بۆ زەحمەتکێشان شوێنی تێ باشتر بەخێوەکە هەر من نەموت ئەو پێ ڕێزەوتی هەر من نەموت ئەو بەڕێزەوتی ئەیدا بە خەڵکی خۆی ئەوتی ئەوی سەوتیە ئێمە خراپمان نەکردووە باشە کاتە من نەموت شتێکی غەریبم نەوتەوە بەس من شتێکی غەریب نەوتەوە بەڕێزە سەبارەت بۆی کاڵە ئیمزایەکەن بۆچی ئەگەر انتخاباتەوەن ئەمە ئەگە بەشداری نەکەین لە ڕێزی ئەو ناوانە حسابمانەکەی کە ئێستا باس کرد 21 حیزبی سیاسی لە کوردستان بەشداری هەڵبژار ناکەنەوە کاتە هەر بۆمانی قسەش بکەین ئیمزاشمان نەکردو لە زۆر شوێندەنی خۆشمان بۆ ڕێ وتمانە انتخابات ئەمە ئەیوبەکانیەتی سەبارەت بەوە من حەزەکەم ینی زۆر بە کورتی یەک لە ئایا مەسەلەن حیزبیەکی وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان فرسەتی دەرکەوتنی بەڕەخنێکی دۆستانەشەوە لە ئێنارتیش لەو کەناڵانەی تری کە خۆیان بەسەر بەخۆزانن بۆ هیچ کاندیدێکێمە بۆ هیچ کادرێکی ئەمە وەکو فرسەتی دەرکەوتنی کادر و کاندیدەکانی تری حیزبەکانی ترا یان ئێمە ئەعلامی خۆمانۆکو ئەو ئەعلامانەیە لە ئەوروپا هەیە فرسەت و چانس بۆ هەموو تاچێکی ئەوروپی فراهەمە یان مەسەلەن هەموو ئەو پێوەرانی کە دیاری کراوە لە وڵاتی ئێمە سپاس دەکەم زۆر زۆر ببوورە فەرموو باخیر پرسیار بکاتە و کاتێ سپاس بە شێوەیەکی گشتی بۆ ڕوونکردنەوەیەکەم ببم ئەم دەستکەوتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ملەتی کورد گەلی کورد هەر هەموو بەشدارن لەم قۆناغی ئێستاە داواکەم میتر بەوە نەفرۆشێتەوە بە میلەتی کورد تاکی کورد ئێمە ئەوە بووین ئەوە بەشدار بووین لە مێژووە ئەومان بۆ چەند ساڵێک ئەو ڕوونکردنەوەیەک بۆ پێشتر بۆی ئەمە لەوە دەست پێ بکەم بۆ کاگاسۆ لەگەڵ ئەوەی لەگەڵ ئەوەنین کە ڕەچای مێژووی لایەن سیاسەکان نەکرێ بەچی پێوەرێک ڕەچای ئەوە بکرێ لە چەند ساڵی ڕابردوو حیزبەکەی تۆ با بڵین لە نەوەکانەوە کە حکوومەتی یەرێمی کوردستان پێگاتووە چ دەستکەوتێکتان هەبووە بۆ میلەتی کورد بۆ تاکی کورد بۆ کاگڕێبواریش چ پرۆژێ وەکو مامۆسایکی زانکۆ چ پرۆژە یاسایەکتان هەبووە کە خزمەتی تاکی کورد و میلەتی کورکە بەنامە بڵاوکەنەوە ئەمە بەرنامەیە هەیە لە سیاسەکان کاگاسە وەڵامی بیتەوە لە ئاخی پرسیاریەوە ئەگە زەحمەتکێشان هیچی نەکردبێ لە هاتنە خوارەوە لە شاخ واز لە پێش شاخ بێنە چکە کاکدابان لەگەڵ پێش مەرحەلەی شاخ نییە ئێمە تاکە حیزب بوون لە کوردستان ئاڵای کوردستانمان هەڵەکرد هەندێک حیزبی تری سیاسی تعلیقیان لێدانیاوە ئێوە لە ئێمە شۆڕژگرتن ئاڵای کوردستان هەڵەکەن فلان وەفدیە بەلامانە ئێمە داوایان نەکرد ئاڵاکانی ئێمە لەسەر بارەگاکان و لەسەر ڕەبیەکانمان دابژیرێت زەحمەتکێشان ئەوەی کردو کە ئێستا قۆناغی ئەمڕۆی کوردستان باز لە ڕیفراندۆم و مافی چاری خۆنووسینەکە لە کۆنگرەی 3 لە کۆنگرەی 7 لە کۆنگرەی 8 حیزبی زەحمەتکێشانی کوردستان داوای مافی چاری خۆنووسینەکە زۆر بە کورتی زانکۆ باسی ئەمڕۆبانیە بەڵام حەزەکەم پێ بڵم بە جەنابەت سێ دایەنەرمانە بۆ لە ساڵی بە پێوەری نێودەوڵەتیەکان نەک دایەنەرەکانی ئەوەی ئێرە بە پێوەری نێودەوڵەتی سێ دایەنەرمانە بووە بە پێوەری باسی ئیمپاکت فاکتەر کە دوای حەزەکەم جەناب چی بە دوایە 150 توێژینەوەڵەت لە زانکۆی سلێمانی هەبووە هەر بۆ زانکۆی سلێمانی بۆ باسەکەم و زانکۆ پرۆژه یاسای چی بکە نازانم من ئێمە خۆمان هەر بۆ کوتاک تاکساکە ئێمە نازانمەوە بەڕێزانە ئێمە لەناو چوارچەوەی گروپێکی دیاریکراوانی نەراوچۆی ڕێخستنێکی دیاریکراوە بچین ڕەنگە تەوەجوهاتی حیزبێکمان بەدڵ بێەوە حەقی خۆمانە خۆ کەس دێمان ناسەردێتەوە بەڵام ئەتوانین مەسەلەن لە چوارچەوەی خۆمانەوە وەکو شخصی خۆمان هەندێک مبادرات بکەینەوە شتێکی لەو بابەتە نیە من ئێستا ژێڵم ئەگەر ڕێکی یەخەن بە یاسا بە کورسی دایمەنێن بە دەنگ دایبنێن هەم هێزەکان کە کورسیان نهێناوە تیا مستەفی دەبن بەڵام ئەویش پێوەری دوو خولی پەرلەمانیان بۆ دابنێت هەمیش ڕێژەکە زۆر کەمکەنەوە لە بڕیوار ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ کاکاواری شێغڕەوف و کۆڵسڕای بزوتنەوەی گۆڕان لێرە بوو هەروەها کاگا ئاسۆس عەلی ئەندامی ئەنجومەنی کاریگەری حەزبی زەحمەتکێشانی کوردستان سپاس بۆ تەواوی ئەو میوانانە و ئەمەوێ بینەرانی ئاگادار بکەمەوە کە ئێمە ئەم چەنەڵقەیەی لە ناو مانگی ڕەمەزانە ناچار بووین
25 دقیقە کەممان کردوتەوە چکە لە فترەی بەربانگە و تۆزێ قورسە بێت بۆی هاوڵاتیان و میوانانی ئەزیز لێرە حزوریانە بێت بۆیە واکەم بۆتەوە و کاتی بەرنامەکەش ڕەنگە شتی تریشە بوو بێ نەماتوانی بێ قسەی لەسەرکەین کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن نەچینە لای دووە ڕاپرسینا و ئەمەڵقەی دووجار بکەرەوە پرسیارەکەمانەوەی ئایا پێویستە لەلایەن پارلەمان و حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری و تەرخان بکرێت مەبەستمانە دوای 75 خولەک ببورن ئەوە دەمن بە 75 خولەک ڕاتەوە دوای 50 خولەک زیاتر لە 50 خولەکیش گفتوگۆ بزانین ڕای ئێوە تا چەندە گۆڕانکاری بەسەرهاتووە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە دووە بڕیار نەداوە ژمارە سەیەک ئاگدارم کردنەوە دەست پێ بکەن فەرموون. ئایا پێویستە لەلایەن پەرلەمان و حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری و دابین بکرێت؟ بەڵێ کاتی دەنگدان کۆتایی هات بە نسبەت ڕاپرسی کۆتایی ناوە مەڵقەیەوە 87% و بەڕێزانە ئەڵێن بەڵێ و لە 13 ئەڵێن نەخێر 0% بڕیاری نەداوت کای ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە لە 153 ئەڵێن بەڵێ لە 14 ئەڵێن نەخێر و لە 133 بڕیاریان نەداوت کای هەردوو ڕاپرسێکە لەسەر شاشەکە دەرکەوێت سەبارەت بەو پرسیارە ئایا پێویستە لەلایەن پەرلەمان و حکوومەتەوە بودجە بۆ حزبەکان دیاری تەرخان بکرێت بەڵێ لە یەکەم جارە 53 بوو لە دووەم جارە بووە بە 87 نەخێر لە یەکەم جارە 14 بوو لە دووەم جارە بووە بە 13 بڕیارم نەداوە لە یەکەم جارە 33 بوو لە دووەم جارە بووە بە 0 سەبارەت بە دەنگدانی سەر وێبسایتی NRTشەوە بەڵێ 360 کەس دەنگی داوە بۆ بەڵێ 81 لە سەتی دەنگەکانەکە و نەخێر 78 کەس دەنگی بۆ داوە 7 لە سەتی دەنگەکانەکە بڕیارم نەداوە 6 کەس دەنگی بۆ داوە 1.35 دەنگەکانەکات زۆر سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشی زۆر سپاس بۆ ئەو میوانە عزیزانە کە لێرە حزوریانە بوو تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت.